هاوکار لەگەڵ وشکە ساڵی و لێکەوتەکانی نەخۆشیەکی دەگمەنیش خەریکە ژیان لە دارگوێزەکانی سنووری قەزای شەڕ باشێر دەسێنێت. تا ئێستاش جوتیارانی ئەم سنوورە نازانن ناوی نەخۆشیەکە چییە، بەڵام ئەندازیارانی کشتوکاڵی دەڵێن شێرپەنجەی درەختە. حاجی محەممەد لە منداڵیەوە لە گوندی پارەزانی سەربەنەحەی زەلان دەژیت. ئەو دەڵێت یەکە یەکە دارگوێزەکانمان بە بەرچاومانە وشک دەبن و هیچمان لەدەست نایەت. حکومەتیش هاوکارمان نییە. ئەو دارەی پشتمەوە کە وشک بووە لە قەناعەتم هەیە بۆ 150 ساڵە بێ تەمەنی، چونکە ئێمە ئەو ساحێبەکەی کە دەمێکە ئەمری خوای کردوخوا ئەفریقا ئەیود هەر زۆر ینی لە پێش ئەویشا ئەو هەر گوێز بووە ئاوا بوو، کەچی ئێستا ئاوا وشک بووە، بەڵام ئەم چەمە نەمان بینیوە کە ئاوا بێ ئاو بێ ئاویتیانە بێ. ئەمە یەکەم جارە تا من لە تەمەنی خۆمان نەمدیوە ئەم چەمە بە زستان ئاوی پیانەڕوە. چیەکە ئاوێکی ڕەش دەرا مهندسێکی زەراعیمان هێناوتی ئەم نەخۆشیە احتیمالی زۆرە لە ئێرانەوە هاتبێ، چونکە دارگوێزەکانی هەن لە هەورامانی ژووتیان وشک بوون، هەر عینی ئەو نەخۆشیە هاتووە بۆ ئێرەش نازانم لە چێوە، حتا بە ئێمەیان وتیان احتیمالە لێوە درەختان هێنابێ، درەختان هێنابێ هەکەی کڕیە نێژی، وتیان بە احتیمالی هەیە بەوانەوە هاتبێ. ئتن نەخۆشەکەی گوێزراوەتەوە ئێرە. ئێستا ئەوانە هەمووی وشک بوون بە شەرتێکیش ئەوانە ئێستەیژە دێرێ ئەوانەی ئەو بەرمانەوە. نەخۆشیەکە بە جۆرێکە ئاوێکی ڕەش لە بنی دارەکانەوە دێتە دەرەوە و وردە وردە وشکیان دەکات. تا ئێستاش هیچ چارەسەرێک بۆ ئەم نەخۆشیە کوشندەیە نەدۆزراوەتەوە. هەردارێک تووشی ببێت بە تەواوی وشک دەبێت. گومانیش دەکرێت نەخۆشیەکە لە وڵاتی ئێرانەوە بەهۆی هێنانی درەختەوە بۆ کوردستان گوازرا بێتەوە. ینی تەسەورەکەن چەند باخ و ڕەز لەم لادەیە بن و نەوشک بوو بێت بەو خوا حسێب ناکرێت. ئەمەگە وشک بوو ئەوەگە زۆرە حسێب ناکرێت، بەر 2 ڕۆژ مەگەر پیا بگەڕێ. هەر لە پارەزانە ئەو نەخۆشییان لە ئەو 4 دەورەیە لە هەموو شوێنێ وایە، لە هەموو شوێنیاڵێن وشک بۆی ئەم منتیقەیە ئیتر نازان بۆ ئەو منتیقانی ترە. باشە ئێستا هەنێکیان ماون سەوزن دارگوێزەکان ئەوانە بەریان گرتووە بەریان هەیە؟ بەریان هەیە و ناوەکەیشی ڕەش بۆتەوە، ئەو گوێزیشە توێکڵەکەی سەوزە ئەویش ناوەکەی ڕەش بۆتەوە. ینی ئەوەشی کە تووشی نەخۆشیەکە نەبووە گوێزەکە بەرەکەی ناوەکەی ڕەشت بەکەڵک نایە بۆ خواردن. ناوەکەی وەکو بی کوڵێنی ئاوای لێ هاتووە بۆ خواردن نابێ هیچ. ناوەڵە چەند ساڵە خزمەتی ئەو ڕێز و باخانەکە؟ وەڵڵاهی بڵێم چەند ساڵە لەوەتەی بڕێ قەوەتمانەوە 20 ساڵ 30 ساڵە بێ ئێمە خزمەتیانەکەین. لە 91ەوە زیاتریش ئێمەهینمان کردەوە لە پێش چۆڵکردنەکەی 83 گوێزمان ناشتووە ینی بە زۆری براوەکان ئەوانیشە وشک بوون. ئەم کارە سادە سروشتیا بۆتە هۆی لە ناوچوونی هەزاران داری گوێز لە سنوورەکەدا بە پێی سیمایدارەکان بێت هیچ کامێکیان لە دۆخێکی باشدانین و مەترسی وشک بوونیان لەسرە. داواش دەکرێت بە زووترین کات لایەنە پەیوەندیدارەکان بەهانای ئەم ناوچەیەوە بچن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام، گوندی پارەزان، سنووری شار باژێر.